سڵاوتە نەبێ بینەرانی شارپرس. ماوەی مانگێکە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابەشکردنی موچەی فەرمانبەرانی حکوومەت دەستی پێکردووە. بەڵام هێشتا وەزارەتەکان بە تەواوی موچەیان وەرنەگرت و خانەنشینی بە تەواوی موچەی بەسەرا دابەش نەکراوە. لە کاتێکدا لە مانگی دابشکردنی موچەی مانگی دوو نزیکە بینەوە کە بەپێی بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان 25 هەموو مانگێک حکوومەت پابەندە بەوەی کە دابشکردنی موچە دەست پێ بکات. بەڵام هێشتا موچەی مانگی یەک بە تەواوی دابەش نەکراوە لە کاتێکدا داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر زیادی کردووە و نرخی نەوت زۆر بەرز بووەتەوە. دەپرسین لەسەر داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان و نرخی نەوت و وەگرێ بەستە نەوتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە کردوێتی لەگەڵ بەڕێز عومەر ئینایەت ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان کاک عومەر سڵاوت دەبێت ئەم باش داهات زۆر زیادی کردووە و نرخی نەوت بەرز بووەتەوە. بەڵام هێشتا موچە بە سستی دابەشەکرێت. یەک مانگ نەبووە، یعنی لەگەڵ ئەوەی کە نەوت $100 تێپەڕانوە، بەڵام یەک مانگ نەبووە موچە لە کاتی خۆیان دابش بکرێ. ماوەی مانگێکە حکوومەت بە یەک وەزارەت خەریکی دابشکردنی موچەی هێشتا دابشکردنی موچە کۆتایی پێ نەهاتووە. سپاس بۆ جەناب و بۆ ستافی ئێوە و بۆ بینەرەکانیشتان. من بە درێژایی تەمەنم، یعنی و کاتێک کە لە سەردەمی ڕژێمی پێشوو و پێش ئەویش هەرگیز گوێم لێ نەبووە موچە بێتە هەواڵ. ئەوە بۆ یەکەم جارە ئەمە یەکێکە لە بەرهەمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە پێدانی موچە بێتە هەواڵ. زۆر بەداخەوە بۆ دەسەڵاتی کوردی کەوای کردووە قوتی خەڵک بێتە هەواڵ. موچە مقننەیە، بەپێی یاسای مقننی عینتی بە یاسا پارێزراوە. لەبەرەوە بۆ هیچ مرۆڤێک نییە ئەگەر لە سەرۆکی حکوومەت و پەرلەمانیش بێ بە یاسا نەبێ بتوانێت دەستکاری موچە تەنانەت کەمکردنەوەی دواکەوتنی بڕینی بە هیچ جۆرێ ئەمە جگە لە جۆرێک لە قەرسانە، یعنی جۆرێک لە تاڵانکردنی گیرفانی موچە خۆرەکان من شتێکیکە لەمە نابینەوە بە هیچ جۆرێ. جەناب ئێمە لەسەر زاری دوتیار عادلەوە من خۆم چەند جار بیستومە لەیتە تەواو موچە لە خیلانی 5 ڕۆژ بۆ هەفتەیەکە ئێمە دابەشەکەین 25 مانگ دەست پێەکەین، لەوانێت 2 مانگ یەکی مانگی ئایندە ئێمە بتوانین ئیتر بە تەواوی موچە بدەین و خەڵکی کوردستان دڵنیاکەینەوە. پێم وایە لە ساڵی 2020 قسەی کرد 1-2 مانگ بەم شێوەیە ڕۆشت. ئەو کاتە داهاتی ناوخۆی داهات ئەڵێن سەپۆرتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ موچە لە زۆنی سلەیمانی 163 ملیار دینار بوو، لە زۆنی ئەولاد 211 ملیار دینار بوو، یعنی لە زۆنی پارتی 211 یعنی 374 ملیار دینار لە مانگی 2020 وردە ئەم پارێ کەمەکە لەگەڵ بەرزبوونەوەی نرخی نەوت سەپۆرتی حکوومەت بۆ موچە کەمەکە. چەند لەوێ نرخی لە تەمانەوە کاتە نرخی نەوت $50 بوو لە ساڵی 2021 سەرەتای ساڵ گەب گەڕێتەوە بۆ ئارشیفی خۆتان سیرکەن لە $50 55 ئەو نەها بوو، یعنی سەر 50 کەوت کە بەرزە بێتەوە وردە لە بە درێژایی ساڵەکانی 2021 سەپۆرتی حکوومەت بۆ موچە کەمە بێتەوە، هەم لە زۆنی سەوز لەم لە ئەخیر جار لێرە بێتە 70 ملیار لەولاش بێتە 90 ملیار، یعنی تقریبا لە سەدا 75 ئەوی هاوکاری کە کردویە 166 ئەو هاوکاری کە کردویان لە موچە ئەیگرنەوە بۆ ئەبێ پرسیارکی بڵێ بۆ لەبەرەوەی ئەو زیادەی کە لە نەوت دروستە بوو ئەمان لێرە لە داهاتی ناخۆ ئایان برەوە ئەویان چی لێ کرد ئەویان برد بۆ کۆمپانیەکانی ئەو کۆمپانیانەی کە شایستەداریەکانیان لەسەر چ هەیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان هەیە قەرزێکیان لایە ڕۆزنەفتیان لایە ڕۆزنەفت جانبت باش لەبیرتە بە ملیارێک و نیو بۆری نەوتی هەرێمی کوردستان فرۆش بە ڕۆزنەفت ساڵانە بەچەند بە ملیارێک و نیو دۆلار ئێستا ساڵانە بەس کرێ لەوان وەرەگرێت نزیکە 600 ملیۆن دۆلاران لێوەرەگرێت. ئەین تو سێرە مامەڵەیەکە سێر ئەم پلانێکە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەتی کەواتە بۆ ئەوەی ئەو پارەی نەوتەی کە زیادە بێت لە بری ئەوەی بێن بە خەڵکی هەرێمی کوردستان ئەیەن بۆ کۆمپانیانەی کە شایستەدارایەکانی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان کەواتە ئەکرێ بڵێن تعریفی بکەین بڵێن چی حکوومەتی خەڵک نییە، حکوومەت بۆتە چەترێک بۆ پارێزگاری لە کۆمپانیا زەبەلاحەکانی هەرێمی کوردستان لە سەر و هەمویان و کۆمپانیان نەوتەکە بۆ چونکی بە شێوەیەکی ئیندایرێکت ینی غیر مباشر بەرپرسەکانی هەرێمی کوردستان دەستیان تێکەڵ کردووە لەگەڵ ئەم کۆمپانیانە ئیتر ئایا فەرمی بۆ ئێمە بە ناسەلمێنێ بەڵام گومانیان نییە کە ئەو بەرپرسانی حکوومەتی هەرێمن بوونەتە چەتر بۆ ئەو کۆمپانیا حتا کۆمپانیەکانی دەرەوەی کە لە دەرەوە هاتوون کۆمپانیا بیانەکان ئەوانەی تورکیا هاتوون ئەوانەی لە نەرویجەوە هاتوون ئەوەی ڕۆزنەفت بە هەمان شێوەی رووسیا هەر هەمووی ئەمانە پارێزراون لە سایەی بەرپرسانی حکوومەتی هەرێم چیان
یەکێتی و گارەسیی بەرپرسانی هەردوو حیزبی زۆر سەرکی دەکات یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکرات بەرپرسەکانی ئەوانن بۆنەتە ڕاعی و شوانی هەموو کۆمپانیا زەربەلاحەکان ئێستا لەبەرەوەی تۆ حکوومەتی گەلبیت بوویتە چەترێک بۆ پارێزگاری لە بەرژەوەندەکانی. بەڵام ئێستا لە ئێستا بەرپرسانی یەکێتی و پارتی باز داواکەن کە وەزیری دارایی لە گۆڕانە لە پشتی گۆڕانە ئەویش پشتی بەرەکەوێ نامەوێت لێرە بڵێم بەڵام من وەزیری دارایی بری ناکەی بەڵام کاتێ تۆ لە ساڵی 2013ەوە بووجە نەنێری بۆ پەرلەمان کە کاتە 8 ساڵ 5 ساڵ کە من لێ بووم 3 ساڵ کە ئێستا ئەم پەرلەمانە بەڕێزەی جەنابی خاتو ڕێواز خانم لەوێ سەرۆکی پەرلەمانە تۆ کاتێ بووجە نەنات بۆ پەرلەمان بڕیاری نەدا ئەوەندە بۆ موچە ئەوەندە بۆ پرۆژە ئەوەندە بۆ ئەو پرۆژە جەدوەلەی بکەیت و خشتێکی بۆ دابنیت و بە پێی ئەو خشتەیە حکوومەت بزۆڵێتەوە حکوومەت دەستی حکوومەت کە لە بچەکەی بە پێی ئەو خشتەیە نەبێت تۆ ناتوانێت ئەو کاتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و جێگرەکەی وەزیری دارایی ئەبنێت کوێ الئامر والناهی یعنی كل في كل ابن يعني چیان بێ ئەیکەن بۆ چه پرۆژەیە بیانە ئەیکەن موچە ئەبرن موچە دواخەن چی ئەکەن چی ناکەن ئەیکەن بەبێ ئەوەی لێپرسیوان لەبەرەوێ زۆر بەداخەوە ئێڵێم من لێرە لە بەردەمی جەنابەت باسی یەکەم کە پەرلەمان لاواسترین حەلقەیە لەناو ئەم زنجیرە بەو کاتەشی کە من لێ بوو بەڵام ئێستا زۆر لاواستری بینم بۆ لەبەرەوەی لە درێژایی هەموو يعني مفروض ئێستا وەزیری دارایی بێن نەگیرروگاز پێ بڵێن کاکە وەزیری دارایی جوتیار عادل تۆ قسەکەری بەناوی حکوومەتەوە فەرم و سەرۆکی حکوومەتەوە بەردەم پەرلەمان پێمان بڵێ بۆچی موچەی خەڵک لێەکەن متمانەیە لێ بچێنەوە بەڵام بە درێژایی مێژوو لە 1992 کە پەرلەمان دروست بووە تا ئەم لەحزەیە کاکە ڕەوەند تا ئەم لەحزەیە نەتوانداوە متمانە لێک وەزیر بسەنێتەوە ئێو گرنگترین ئەرکەکانی پەرلەمانی کوردستان لێپیچینەوەی لە حکوومەت ڕاستە دانانی بووجە پەسەندکردنی بووجە ئەوە نیەتی وانە چاودێری حکوومەت ئەوە وەزی چاودێریەکەی حکوومەتەوە نیە دانانی یاسا ئەو یاسانەشی کەوا زۆر گرنگە و کاڵا بەقەت باڵای حکوومەت دەبێت تێ ناپڕێن دەوتری وەزیرەکان هیچ دەسەڵاتێکیان نییە و بڕیار بەدەست نین منیش گومانم نییە لەوەی کەوا بڕیار بەدەستی یەکەم لە هەرمی کوردستانە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە دوای ئەو جێگرەکەیەتی کە هاوبەشن هەردووکیان و بێ ئەم دوو حیزبەش تەدەخولی تەواو ئەکەن لە هەموو جومگەکانی دەسەڵات لە هەرمی کوردستانە هەمیشەش ئەو مەقولەیەکم هەیە من زۆر بار دووبارەیەکەمەوە هەمیشە پەرلەمان مؤسسەیەکە تابع بە حکوومەتە حکوومەتی کە ئەوە پێچەوانە بووە حکوومەتیش مؤسسەیەکە تابع بە حزبیش مؤسسەیەکە دوو مؤسسەن تابعن بە چەند بنەماڵێک لەبەرەوە ئەوانە ئەو کەسانی کە بڕیاری سەرەکیە دەن ئەوە حیزبە لە ناو حیزبیشە کۆمەڵی نخبەی ناو بنەماڵەکان ئەوانە بڕیارە دەن ئایا موچە ئەدرێ نادرێ ئایا ڕێکەوتنەکەین لەگەڵ فڵان وڵات نایکەین ئایا غاز دەدرین ناهێنین نەوتە فرۆشین نەوت نافرۆشین ئەوە تەبەن بەو بارودۆخە گەیان کە ئێستا دەوترێم کابینەیە ئەمە بەرپرسانی حکوومەت دەوترێم کابینەیە کە چاکسازی هێنایەکایەوە و کەم و کوڕەکانی کابینەکانی پێشوو ڕێک دەخاتەوە چاکسازی وایە چاکسازی هەبێت لەم حکومەت کابینەیە چاکسازیەکە تەنها بۆ موچە و دەرماڵی کارمەندان و خاننشینەکان بوو جگەلەوە چاکسازی کە مهمترین چاکسازی وایە لە بواری نەوت وایە ڕیڤایز و دووبارە پێداچوونەوە بە کۆنتراکتەکانی نەوت و گرێبەستەکانی نەوت و گرێبەستی مشارەکە لابی میکەی بە گرێبەتی خدمە بەڵام زۆر بەداخەوە ئەمان لەو بوارە چاکسازیان نەکرد تەنها لە بواری دەرماڵە و موچەیە قەرار بوو ئەبێ پێمان بڵێ حکوومەتی هەرێمی کوردستان قەرار بوو دوای ئەوەی کە بە حسابی خۆیان یاسای چاکسازیەکە تەواو بووە جێبەجێ کراوە ئەوەی من ئەیبینم جگە لە ئەندام پەرلەمانەکان کە باجی ئەو چاکسازیاندا هیچ کەسێکە نەبوو کەست دیوە بڵێ کاکە من دوو موچەم لیستێکیان ئەعلان کرد بڵێ کاکە ئەمەنە کەسمان هەیە دوو موچە ئێمە کردمان بە یەک موچە لیستێکت بینی بڵێ کاکە ئەمە وەزیر بە وەزیر خانشین بووە بەڵام خۆی پلەکەی مدیر عام بووە لیستێکت دی بڵێ ئەمە هیچ لە ژیانی هەڵامەتی بۆ کرد نەگرتووە با پلەی لیوا خانشین بووە ئەوە لامان برد نەخێر خۆشیان کە ئێمە لە پەرلەمانیش بووینە و کاتە وتیان ئەگەرم یاسای چاکسازی جێبەجێ بێ مانگانە 100 ملیار دینار ئەگەرێتەوە بۆ بودجەی حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام زۆر بەداخەوە ئەو کاتێ من لە پەرلەمان بووم موچەی هەموو کارمەندان و خاننشینان و موچە خۆرانی هەرێمی کوردستان 805 ملیار دینار بوو بەڵام زۆر بەداخەوە ئێستا بۆتە 895 بەرەو 900 ملیار دینارە چێ باشە تۆ کەسی شدا نەمەزران لە ساڵی 2004 هەزاران گەنجی وەکو تۆ هەیە دەرچووی کۆلیە دەرچووی کۆلیجەکانە دەرچووی پەیمانگەکانە
بەتاڵی ئەسوڕێتەوە لە بەحری ئیجا ئەخنچی ڕائکا بۆ ئەوروپا لە بێکاری نتوانێت لانی کەمی بژێوی بۆ گەنجی کورد دابینکەی لانی کەمی بژێوی بۆ ئەوانەیەکەوە خانشین نەکراون بۆیان دابینکەی ئەوەش نەکردووە سەرباری ئەوەش تۆ هاتی موچەکەش و زیایی کردو چۆن زیایی کردووە کە تۆ لە کاتێکدا کەسی دامەزرانوە و لە کاتێکشتا چاکسازی کردووە مەفروض 805 میلیارد دینارەکە بێ بە 600 میلیارد دینار بە 605 بێ بە 650 بەڵام ناکرێ بێ بەرەو 900 بچی 895 کەواتە بە بۆچوونی من نەخێر یان فێڵێک هەیە لە ناو یاسای چاکسازی یان جێبەجێ نەکراوە و بەیان جێبەجێ ناکرێت لەبەرەوەی ئەوان بۆ چکە ئەگەر یاسای چاکسازی جێبەجێ بجێکەن ئەوەی کەس دوو موچێ هەبێت و ئەوەی بن ناحقی خانشین کرابی ئەوەی پۆستی نامەعقولی وەرگرت بێت و ئەمانە لیان پێچنەوە کاتە دەنگدەرەکانیان نامێنێ لە سەدا حەڤەی هەرێمی کوردستان دەنگی داوە بە دەنگدەرەکانی پارتی چواردە یا حەڤێ بۆ پارتی لە سەدا هەشتی ژوەیەکی دیژمە ئەو کاتە ئەو لە سەدا هەشت و لە سەدا حەڤە و چواردەشیان بەدەستەوە نامێنێ لەبەرەوە نەیانتوانی دەست بەرن بۆ چاکسازێکی ڕاستەخینە جگە لە بە مەسەلەی پەرلەمانتارەکان توانیان موچەکانیان بکەن بەنیوە ئەوەی خانشینەکان تەواو مەبەسمە ئیران نەخێر ئەو پەرلەمانێکی ئێستا موچیان هێنێ ئەوان موچەکانیان پێتان وایە داهات زیادی کردو یا کەمی کردو داهات بێگومان بە لەوەی کەوا دوای کۆڕۆناوە زۆر زیادی کردووە بەڵام سەرنجەکە لەوایە داهات زیادی کردووە بەڵام سەپۆرتی حکوومەت بۆ موچە ئەو داهات چی لێکات واضحە ئەو داهاتۆکو بۆم باس کردی ئەو داهاتەی کە لە خاڵە سنووریەکانەوە دێ حیزب سەیتەرەکە بەسەریا کۆمپانیەکانی حیزب سەیتەرەکەن بەسەر ئەو کۆمپانیای لەوێ هەم لەم زۆنە هەم لەو زۆنە زۆربەی ئەو کۆمپانیان کۆنتڕۆڵی جۆریەکانەکەن و سکانەکەن و سۆنەرەکەن و چی ئەەکەن بۆ ماوادەکان هەر هەمووی کۆمپانیایکە زۆربەی داهاتەکە بۆ ئەو کۆمپانیانە ئەچێ ئەو کۆمپانیاش لە پشتی هەر کۆمپانیایەکی لەو سنوورانە هەیە یا ناو هەرێمی کوردستان هەیە بەرپرسێک هەیە بەرپرسەکەش تاوان کەسێکی دەستڕۆیشتی و لە ناو حیزبەکانە یان کەسێکی سەر بە لە ژێر سایی بەرپرسە باش حکوومەتی هەرێمی کوردستان بەم هەموو داهاتەوە بە بەرزبوونەوەی نرخی نەوتەوە بە 200 ملیارەکەی بەغداوە کە بۆ ئەم مانگە دواکەوتەوە بەڵام تامانگی ڕابردوش بەردەوام بووە نەتوانێت لە کاتی خۆیان لە هەفتەیەکە موچی هەموو وەزارەتەکان دابشکات بۆ داهاتوو ئەگەر بڕیارەکەی ئەنجومەنی فیدراڵی دادگای فیدراڵی نەچێتە بواری جێبەجێکردنەوە حکومەت نەچێتە ژێر ئەو بارەوە کە 200 ملیارەکە ڕابگیرێت حکومەت ئەو کاتە چۆن موچە دابەشەکات تەبی 200 ملیارەکە لە کاتێکا بوو کە بڕیاریان لەسەردا 200 ملی حکوومەتی بەغا هەمڵێن حکوومەتی ناوەند بڕیاردا 200 ملیار بدا بە حکوومەتی عێراقی ئەو کاتە نرخی نەوت لە 56 دلار بوو ئێستا داهاتی ئەوان حسابی ئەوەکەن کە نرخی نەوت زیاد بووە لەبەرەوە تەسەور ناکەم ئەو 200 ملیارە بنێرن مەگەر یەک ناغرێ زۆر قەتعی قسە بکەین مەگەر ئەو لایەنە لێک بینەوە کە ئێستا سەروبەندی تەشکیلی حکوومەتیە و هەڵبژاردنی سەر و کۆمار و ئەوانەیە جۆرێک لە خاترمان بگرنینە بە هیچ جۆرێ بە تەسەوری من پێتان وایە بۆ مانگە 200 ملیارەکە نایەت من زۆر گومانم هەیە کەوانەی نێرن بەڵام شتەکە قەتعی نییە بەڵام گومانەکەم کەوانەی نێرن بۆ لەبەرەوەی نرخی نەوت چۆتە سەر 100 دلار کەواتە کاتێک تۆ 200 ملیارەکەت پێدراوە نرخی نەوت لە دەوری 56 دلار بووە بەڵام ئێستا نرخی نەوت تۆ بۆ بە 200 دلار و هەمووشی هەر لای تۆ بێ و لێرش 200 ملیارە بۆ بێ و داهاتە سنووریەکانیش زیاد کرد و باجی ناوخۆش زیاد کرد و دەیان جۆر باجیش لە سەر خەڵکی هەرێمی کوردستان فەرز کرد بەسەریانە فەرز کرد بێ لەبەرەوە من تەسەور ناکەم بە هیچ جۆری حکوومەتی ناوەندی مەگەر بە عەلاقاتی شەخسی ناو 200 ملیارە نانێر سەبارەت بە بڕیارەکەی دادگای فیدراڵی سەبارەت بە یاسای نەوت و غازی هەرێمی کوردستان ئەم بڕیارە هاوڵاتیان پێی دڵخۆش بن یان بڕیارێکە لە سوودی هەرێمی کوردستان نییە من خۆم بۆ خۆم پیاژینەتەوەی ینی من خۆزگە ئەخوازم کە پارتی ویچێتی هەردووشیان دوو حیزب بوونایە لەگەڵ 20 و داخوازەکانی خەڵکی هەرێمی کوردستان بوونایە لەبەرەوەی شەڕی پار و پۆستکەن شەڕی خاک و ئاویان بۆ خەڵکی هەرێمی کوردستان کرد بەڵام لە ماوەی 31 ساڵی دەسەڵاتی پارتی ویچێتیە سەلماندیان کە ئەوان نەیانتوانی شەڕی خاک بکەن نەیانتوانی شەڕی دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان بکەن نەیانتوانی شەڕی ناوچە دابڕاوەکان بکەن نەیانتوانی وەک پێویست خزمەتگوزاری بە خەڵکی هەرێمی کوردستان و پلانیشیان بۆ ئەوە نەبوو لەبەرەوە من زۆرم پێ ناخۆشە کە ئیساکی وای لێ هاتووە لە سا هەشتای خەڵکی هەرێمی کوردستان ئاوات بۆ ئەخوازێکە ئەو نەوتە لە ژێردەسی ئەتوانێت بڵێ لە ژێردەسی ئەو دوو بنەماڵەیە دەبێن بێگومان بەلەوەی کەوات نەوت لە ژێر لە تاریکیایە ینی نەوت لە تاریکیایە فرۆشتنی لە تاریکیایە داهاتی لە تاریکیایە خەرجی دوگومەکەکان لە تاریکیایە سەرفکردنی لە تاریکیانی هەموو شتێک لە تاریکیایە کاتی ئێمە لە تاریکیا بین لە تاریکیا پەل بەهاژی تو خۆت نازانین چۆن حرەکەتەکەی
لەبەرەوە بە بۆچوونی عومەر عنایەت بە بۆچوونی من ئێستا زۆربەی دانیشتوانی خەڵکی کوردستان کە من بۆ خۆم تەحەفوزم هەیە لەسەرەوە پێیان خۆشە کە حکوومەتی فیدرالی ئەو یاسایی دەرکردووە پێیان خۆشە نەوت لە ژێردەستی ئەو دوو بنەماڵەیە دەربێنێ بۆ بە حسابی ئەوان من قەت لەگەڵ ئەوە نیم وەکو کاکەڕەوەن بۆ بەجەنابتی بڵێم حەشتی شعبی بێتەوە کە کۆپی سوپای پاسدارانە بۆ هەرێمی کوردستان و حکومی ئەمە بکە و کاتی خۆشی من مەقالێکم نووسی حەشتی شعبی یان سوپای پاسداران یا حەشتی عەشائیری کە ئەتوانم بڵێم کۆپی جێشی شعبەکەی جارانی زمانی بەعسە ئەمایان بۆ سوننەیە و ئەویان هەندێکی بۆ تورکمانە و هەندێکی بۆینە بەڕاستی من پێم خۆش نییە لە بری هێزی پێشمەرگەی کوردستان ئەوانە بێنەوە جارێکی کە سوکایەتی بە خەڵکی هەرێمی کوردستان بکەن بەڵام داخەکەم ئەم دوو دەسەڵات ئەم دوو بنەماڵەیە بە شێوەیەک خاڵی لاوازیان داوە بەدەستەوە کە خەڵکی کوردستان ئاوت بۆ بخوازیە کە موچە و قوتی هەرێمی کوردستان بکەوێتەوە دەستی بەغا کە لای من وەکو عومەر عنایەت بێگومان بە تا ئەم لەحزەیەش لەگەڵ جەناب قسەکەم من ئەوەتە ناخوازم بەڵام هیوادارم ئەمانە ڕاستڵەکینێک پێداچنەوەی بەخۆیان بکەن ئیتر بەسی بێتە ئەم لەحزەیە پێتان وانە ئەگەر بڕیارەکە بچێتە جێبەجێ بواری جێبەجێکردنەوە لە ئێستا باشتر بێت من بێگومانم ئەگەر تۆ بێ مەسەن سەر حکوومەتی هەرێمی کوردستان فاسیدەوە نییە بەڵام حکوومەتی بەغا ئەفسەدە یعنی ئەگەر لێرە دزی بە ملیار و 2 ملیار و 3 ملیار و 4 ملیار لێوە بە 100 ملیار دزیەکەن یعنی وانە زانی لێوە شامی شەریفە لێوە شامی شەریف نییە بێتەوە بە وریای بە عاقڵانە ئێمە بیرکەینەوە لەبەرەوە تۆ تەسەور مەکە ئێمە ئەبێ هەوڵ بدەین ئەمانە چاک بکەین ئەم دز و جەردەیی کە لێرە هەیە چاک بکەی باشتر لەوەی کەوا جارێکی کە ئێمە حکوومەتی بەغدا بینەوە سەر خۆمان و حاجی شعبی و جێی شعبی بێتەوە بۆ ئێرە و قوت و موچەی خەڵکی کوردستان بە بۆ چوونی من ئەوانە ئێستاکی زۆر باشی ئەتوانن ئەگەر جڵێوان لە سەماوی بە تەسەوری من ئەگەر جارێکی کەش سەرۆکی هەرێمی کوردستان کەتنیشکەی نایبێتەوە لەگەڵ حکوومەتی تورکی گرێبەستێکی تری وەکو 50 ساڵی نەوتەکەی جارێکی کە لەگەڵ ئەوان شاکرد بێت و هەموو لەغاوەکە ئێمەی دابێت دەست حکوومەتی تورکیا گرێبەستێکی ژێربەژێری بۆ غازەکەش کرد بێ کە بوو بمایە ئەو کارەساتەیە کە بەسەر خەڵکی کوردستانە هات ئەگەر وانە بێ ئەتوانن جارێکی کە لەگەڵ کۆمپانیەکانە ڕێڤایزکەنەوە ئەو عەقدە نەوتیانی کە هەیەە لە عەقدی شەراکەوە بیکەن بە عەقدی خدمە نەوتی کوردستان بۆ خەڵکی کوردستان بێ بۆ کۆمپانیەکان نەبێ ڕاستە ئەبێ کۆمپانیەکانش قازانجکەن بەس ناکرێت تۆ زۆربەی قازانجەکە بۆ کۆمپانیەکانی ئەوانەی بواری نەوتە کە زۆربیان سەر بە بەرپرسانی مەسەن بۆ نمونە ئەو کۆمپانیانی کە لە هەرێمی کوردستانێکی کۆمپانیای کارە کۆمپانیای ستێرکە کۆمپانیای قەیوانە کۆمپانیای مەسەرەن نۆکانە ئەم کۆمپانیان کە لە هەرێمی کوردستانە دیارن و کار بەدەستن و ئیشەکەن و لە بواری نەوتا کارەکەن تۆ ئەبێ کارێ بکەی ئەمانەش قازانجکەن خۆ نامی من ناڵم قازانجەکەن بەڵام قازانجی سەرەکی بۆ گیرفانی خەڵکی هەرێمی کوردستان بێ ئیتر دەسەڵاتی ئەوانەی کەوا کار بەدەستی حیزبین تێکەڵ بە بازار نەبوون چکە لە هەر وڵاتێکە ئەگەر دەسەڵاتداران تێکەڵ بە بازار بوون هەم بازار فاسی دەبێ هەم دەسەڵاتیش فاسی دەبێ باشترین ڕێگا بۆ ئەوی ئەوان بێنەوە سەر خەتەکە وازیێنانە لە بازار حکومداری و دەسەڵاتێکی تەندروستە لە هەرێمی کوردستانە جێبەجێکن بەڵام زۆر بەداخەوە من تا ئەم لەحزەیە ئەویان لێ ڕەچاو ناکەم بەڵام ئەگەر ئەم یاسایی کە لە بەغا دەرچوو ئەوەی محکەمەی فیدرالی دەری کرد ئەگەر ڕاستڵەکینێکی بە جەستەی ئەمانە نەهێنابێ بە مێشتی ئەمانە نەهێنابێ بە تەسەوری من ئیتر جارێککە تەسەور ناکەم باش ببن چکە ئەمە گەورەترین خەتەرە لەسەر هەرێمی کوردستان و خەتەری و من لێش ناشارمەوە یعنی ئیسا کۆرمۆر ئەوە تا لە تەنیشتمانایە لەوانەیە بە هێرشێکی حەچی شعبی کۆرمۆر داگیر بکرێت لەوانەیە خۆرمەڵە لە 160 نەوتی هەرێمی کوردستان لە خۆرمەڵەوەیە لەوانەیە بە هێرشێک لە کەرکووکەوە بکرێت بۆ خۆرمەڵە و خۆرمەڵیان لێ داگیر بکەن ئەو کاتە چیەکەن ئەو کاتە ئێمە ئەبێ پەنا بۆ چوە بەرین وانە کە لەبەرەوە بەڕێی من ئەبێ ئەمان کار بگەڕێنەوە بۆ گەل ئەو سەرمایە کە هەیەە بۆ گەلی بگەڕێنەوە ئەو دزی و تاڵانی کە کراوە بۆ گەلی بگەڕێنەوە کارێ بکەن کە ئەگەر بە شێوەیەکی تەندروست ئەم حکومڕانی وڵاتیان بکردایەوە پێشتیشکردن ئێستا 2 ملیۆن کەس لەسەر جادە بوو دژێ و یاسایە بەڵام ئێستا من کەس نابینم لەسەر تەلەڤیزیۆنیش بێ مەگەر ئەو کەسانی کەوا خەڵکی حیزبی بن لایەنگری ئەوە بن کە دژی ئەوە بن کە ئەو حکوومەتی فیدرالی ئەو یاسایی دەرکردو خەڵک زۆربەی زۆری لەگەڵ ئەو یاسایە و من بۆ خۆشم ینی ئەوە مەیوز بووم لە حکوومەتی هەرێمی کوردستان خەریکە منیش وام دیدە بچمە سەڕی ئەو خەڵکەکە بڵێ منیش لەگەڵ ئەوەم کە ئەو نەوت و گاز و سەرچاوە سروشتەکان لەژێر دەسەڵاتی ئەمانە دەربهێنرێ نمونێکی زۆر بەسیط سندوقی داهاتە نەوتەکانیان هەیە ئەو دەنام دەڵێ چی بکرێت سندوقی داهاتە نەوتەکان ئێمە دروستمان کردو کە تێلەپەڕۆن ئەکتیڤیکەن ئەوە بکەن کەسێکی بۆ دابنێن چەند ئەفرۆشی
پارەکەی دیارە چەند پارە دێتەوە ئەو کاتە بخێت بێ بە وەزارەتی دارایی هیچ کەسی علاقەی بە پارەوە نەبێت لە هەرێمی کوردستان جگە وەزارەتی وەزیری دارایی ئەو کاتە هەموو شتێک واضح بێ بەڵام ئێستا ئەوەی علاقەی بە پارەوە نیە وەزیری دارایی چەندی بۆ بێت لە حکوومەت لە وەزارەتی سامانە سروشتەکانەوە وەرێگرێ چەندی بۆ بێت لە زۆنی سەوزەوە وەرێگرێ چەندی بۆ بێت لە زۆنی زەردەوە وەرێگرێ هەر وەکو ئینی لاتوە وەکو ئەمین سندوقی لێ هاتووە وەکو لژنەی مشتریاتی لێ هاتووە پارەکە وەرەگرێ و تەوزیعەکایە بە موچە ئەو هەموو پرۆژەیە 3000 پرۆژە لەسەر هەرێمی کوردستان هەوەستا. کاکومەر پێتان وایە لە ڕۆژی یەکشەمایە حکوومەتی هەرێم بتوانێت دابشکردنی موچەی مانگی 2 دەست پێ بکات لەسەر بڕیارەکەی خۆی؟ تەسەورەکەم دەست پێ بکە ئەگەر لە سەر پارەی پێشتریش بووە لەوانێ دەست پێ بکە بەڵام من تەسەور ناکەم بتوانێت لەو وعدەی کە خۆیان داوە بە خەڵکی هەرێمی کوردستان لە خلالی 7 ڕۆژ 5 ڕۆژ بۆ 7 ڕۆژ جێبەجێ بکەن چونکی ئەم مانگە تقریبا موچە بالضبط یەک مانگی پێچوو بالضبط لە 25 مانگی پێشوو دەستیان پێ کردووە کە مانگی پێشوو مانگی 12 مانگی 1 ڕۆژ بووە زیاتر 31 ڕۆژی پێچوو مانگی پێشوو و تا ئێستش جەنابەت لە ئەوڵۆ باسی دوت و موچەی مانگی 12 وەرنەگیرەوە یەک من خۆم چوومە یەکێ لە بانکەکان ڕۆژی یەک ویستم پرسیاریەوەکەم پێش بەرنامەکە مناقشە خۆم چوومە یەکێ لە بانکەکان هەر بە فزولی چوومە کێرەوە چوم خەڵکی زۆری لێبوو وتم ئەو موچەی مانگی چەند وەرگرت مانگی موچەی مانگی یەکاتون تیانەوە یەک هەفتەیە ئێمە بۆ موچەی مانگی 12 سعات 8 لێرە حاضرە بین بۆ سعات 11 پارە نییە سعات نیوەمانە ڕۆینەوە ئەو نیوەی کە ئەمێنێتەوە هەندێک پارێ نێن بۆ نیوە ئەوانی کە ڕۆژی دوایەنەوە تا ئەم لەحزێش سەرگەڵ بەڕێز دەکەم خەڵک هەیە لە هەرێمی کوردستانە موچەی مانگی 12 وەرنەگرتووە. ئەمە بەستە سلێمانی مەبەستم سلێمانی من نازانم ئاگام لە دەرمە من ئەم قسەی بۆ تۆکەم لێکی لە بانکەکان سلێمانی کێشەی پارە نەبوونی پارە لە بانکەکانە بەس سلێمانی سیولەی نەقدیان نییە ئەزین چۆنە ئەبێت تۆ لەوە تێبگەی ئەمان ئەعلانی ناکەن بڵێ ئەمە دوو ئیداریە بەڵام لە حقەتە دوو ئیداری لە حقەتە ئەمە دوو ئیداریە یعنی چۆن وەزیری دارایی تۆ مەفروزە چۆن سەیتەرەکەی بەسەر بانکێکی هەولێرە خۆ کێڵێ لە هەولێری شوانیە من ئاگاداری ئەوەی هەولێر نیم بەڵام تۆ مادەم وەزیری دارایی حکوومەتی هەرێمی کوردستانی چۆن کۆنتترۆلی بانکێکی دۆک و هەولێرەکەی بەڵام بە نمونە هێزەکانی ئاسایش بێنینەوە 56 ڕۆژ موچەی هێزەکانی ئاسایش لە شاری سلێمانی دواکەوتووە بەڵام لە کاتێکدا لە شاری هەولێر لە شاری دهۆک لە ئەمە بەیتە قەسید دەکەواتە وەزیری دارایی ئەبێ لەسەر ئەمە بێتە دەم ئایا تۆ وەزیری دارایی تەنها لەولا یان وەزیری داراییت بۆ هەموو هەرێمی کوردستان ئایا ئەم بانکانە سفتی بانکیان تیاماوە هەر سفت بانکانی هەرێمی کوردستان سفتی بانکیان تیانەماوە یعنی لێرە لە هەرێمی کوردستان ئێستا بانکان وەکو ئەمین سندوقێکیان لێهاتەوە بەس مەبلەغی پارەیان بۆچی ئیتر حرەکەی پارە نەماوە نە تەوفیر ماوە نە حسابی جاری ماوە نە قەرزی ئەوە ماوە بێن بە قەرزی زەواج ماوە نە قەرزی یعنی قەرزی دروستکردنی خانوبەرەوە هیچ جۆرە قەرزیان نەماوە حرەکەت لە بانکانە منە وەکو هەنێکی لێهاتەوە هەر بوون ئەمین سندوقێک لەبەرەوە ئەم حکوومەتە پلانی نییە من یەک سەرنجی بۆ جەنابەت باسەکەم من دوێنێ بەرەو پێرێ بەرەوە بۆ هەولێرە چووم سەیتەرەکەی دوکان ئەمەی کە لە کەڵەوانان ئێخر تۆ ئیشت چییە بە سەیتەرە دیت سەیتەرە تەعمیرەکەی بە ئەلەکۆبۆند یعنی منطقی تایە سەیتەرە یعنی ئێمە خۆخۆمانە سەیتەرە نەمێنێت لە هەرێمی کوردستانە سەیتەرە با بچێت لە حدودەکان بێ چ منطقی تایە تۆ بێ لە هەرێمی کوردستانە بەنگەڵەیەک دروستکەی جەمەلۆنێ دروستکەی درێژەکەی 6 مەتر پانەکەی 30 مەتر بێ ئەمە چییە بۆ سەیتەرەیە کە لێرە ئەچی لەوەیەکی لەونەوە هەیە تاگە لە هەولێر دوانسیانێکی لێ ئەمە تەنا تاگەیتە ناو هەولێر لە سلێمانی دەرەچی دانێکی لێ ئەم پارەیە بۆچی بۆی نەکرێت جاران ئێمە سەیتەرەمان دیوە دوو جوندی لەسەر سیارەکانی تەفتیش دەکرد خێمێ لەم دی و خێمێ لەولا کاکامە ئەسڵەن سەیتەرە بێ هەر نەمێنێ تۆ سەیتەرە لە حدودەکاندا بنێ هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان ئاسایشە بۆ تۆ هەموو هاوڵاتێکی هەرێمی کوردستان دڵسۆز مەبەستمە پۆلیسە بۆ تۆ دژە تیرۆرە بۆ تۆ ئەمانن زانێرەکان بێوگەن ئیتر بۆچی بۆ خەڵک ئیزعاجەکەن من ئێستا هاوڕێکم لەگەڵی قسەم کرد وتی پێم وتووە گەشتومەتە ناو سەیتەرە دام پەرلەمانیشە دی گەشتومەتە سەیتەرەی سلێمانی ئەم سەیتەرەی سلێمانی بۆ عربەت وتی پێم وتوە ئیزدیحامەتان بۆ دروست کردووە کابرا بەرپرسێ بوو وتی ئەزان قەرەباڵی گەشتە وتی قەڵەباڵی گەشتە عربەت تو دیجا بابگە ئێمە کەیفی خۆیانە وتی منیش پێم وتە کاکە خەڵژن هەیە لە ناوی سەحافەکە لەوانەیە مناڵی بێ لەوێ ببرێ نەخۆش هەیە لە ناوی سەحافی لە دوای مناڵێ دوای خەڵک بۆ ڕاگری ئەگەر ئیشی بە کەسێکە هەیە بیخەرە لاوە با خەڵکی تر بڕۆ گومانە لە سیارەکەی بیخەرە لاوە با خەڵکی بڕۆ ئەمان گرنگی ئەوانەیە حکوومەتی پۆلیسی لە هەرێمی کوردستان دروستکەن ینی ئەم گرنگیدان بەم سەیتەرەیە گرنگیدان بە ئەم جۆرە دام و دەستگانە حکوومەتێکی پۆلیسی لە هەرێمی کوردستان دروستکەن کە هیچ کەسێ نەتوانێت پەلەقاژە بکە 50 نزیکەی 50,000 کەس بەس پۆلیسی ناو سەیتەرەکانە ئێتۆ ئەگەر ئەبەم شێوەیە پلان هەبێ بۆ لە کاتێکا جادەی سماقوڵی
جادەیەکێ لە سماقولی کە ساڵی 2015 چوونتە سەرۆکی حکوومەت قسەم لەگەڵا کرد بۆ ئەو جادەیە 2 ملیار دیناری وێ تا ئەم لەحزەیە من لەگەڵ جەناب قسەکەم ئەو جادەیەک پێڵن جادەی مەرگ چاک نەکرا تا ئەم لەحزەیە من لەگەڵ جەناب قسەکەم ئەو جادەیە چاک سپاس بۆ بەڕێز ئەمەری پێشووی پەرلەمانی کوردستان کە لەگەڵمان بوو سپاس بۆ بینەرانی شارپرێس کە تا ئێستا بینەرمان بوون دوای کاتێکی خۆش بۆ لای خۆسی